ئازیزان کورسات مەگەزین بەردەوامە ئێستاش تەوەری ستۆدیۆمان هەیە کە هەشتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر بەڕێوەچێت بۆی کە گفتوگوی زیاتر بکەین لەسەر فستیڤاڵەکە با بزانین چۆن بەڕێوەچێت و کۆمەڵێک گفتوگوی دیکە و کۆمەڵێک پرسیاری دیکە. ئێستا میوانێکمان لە نێو ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵایە کە ئەویش بەڕێ سەباح عەبدوڕەحمان لیژنەی داوەری فستیڤاڵی شانۆی لە هەولێر. کاک سەباح سڵاو لێبێت و پێمان بڵێ ئامادەکاریەکانی فستیڤاڵەکە چۆن بەڕێوەچێت؟ سڵاو لێوەش خولی هەشتەمی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر لە پایتەخت بەڕاستی فستیڤاڵەکە لە بۆ هەموو کوردستان لەو کات و ساتەی ئێستا کە شانۆ هەمومان دەزانین تەحەدەکی زۆر لە پاشە کشێدایە، تەحەدەکی زۆر خەمخۆری کەمە، تەحەدەکی زۆر هۆڵ و تەلار و ژێرخانی کارکردنی شانۆکاران زۆر لاوازە. بەڵام ئێستا ئەو فستیڤاڵە ڕەنگە دەرفەتێک بیتن لە بۆیکەوە هەم کۆبوونەوەکی فراوان لەگەڵ ئەو گروپانەی کە بەشداری دەکەن طبیعی دە گروپ لە دەرەوەی کوردستان، لە دەرەوەی عێراق، تونس، مەغریب، لیبیا، مەسر، تورکیا، ئێران و سەرباری گروپەکانی خۆمان لە کوردستان لە سلێمانی، لە کەرکووک، لە دۆک ئەوانیش بەشدار دەبن. بێگەیشتنەوەی ئەو هەموو شانۆکارە تاوتوێکردنی بارودۆخی شانۆ ئەو قەیرانەی کە هەیە چارەسەریەکانی لەو کۆڕ و سبینیارانە دەبیتن کە هاوکات هاوتەریب لەگەڵ نمایشەکە ڕۆژانە دوو نمایش دەکرێتن. بەڕاستی ئەرکوماندی بوونەکی یەکجار زۆر بەڕێوە چووە لە بۆ ئامادەکردنی فستیڤاڵەکە. بەڵام هیوادارم بەو کارە جوانانە بەو بەرهەمە جوانانەی کە پێشکەش دەکرێن دڵی ئەو خەڵکەی بینەرانی کوردستانیش دووبارە ڕازی بکەین و لێمان ببورن کە ئەو شانۆیانە ماوەیەکی زۆرە بەتاڵن لە بینەر لە وەرگر کە ئەوە یەک لە حەقیقەت ئەرچی حکوومەتە بایەخ بەو لایەنە بدا. بەڵام ئەو بارودۆخەی کە هەژ بووە ڕەنگە هۆکارێک بووە لەگەر ئەوەش ئەمە هەر لەسەر ڕێگای چارەسەرکردنی ئەو کێشانە فستیڤاڵەکە بەڕێوە دەبین. باشە مامۆستاجان ئەوەی کە بەڕێزت باسێکیاڵی ئەرکی حکوومەتە کە ئەم فستیڤاڵانە فستیڤاڵێکی ئاوا گەورە کە دەیان گروپی وڵاتانی دەرەوە بەشدارن وەجگە لە هونەرمەندان و گروپە ناوخۆیەکانی ناو کوردستان کە بەشدارن نە فستیڤاڵی نێودەوڵەتیەیە کە تایبەتە بە شانۆ لە شاری هەولێر دەکرێت. بەس ئەمەوە بزانم هۆڵێک هەیە لە شاری هەولێر بە ناوی هۆڵی گەلەوە دەمێکە ڕوخێنراوە نۆژان نەکراوەتەوە. هۆڵێکی دیکە هەیە کە لە ئێستا فستیڤاڵەکە کارە شانۆیەکان لە خۆ بگرێت و لێوی نمایش بکرێت. لە حقیقەت ئەگەر بمانەوێ باس لە هۆڵ بکەین بەڵێک گرفتی هۆڵ و شوێنی نمایش نەک لە هەولێر لە هەموو کوردستان بەو ئاستەی کە پێویستە کە شیاوە بە ئەو ڕۆی شانۆ و بە ئەو ڕۆی تەکنیکی شانۆ لە هەموو جیهان ئەو پێشکەوتنانەی کایە زۆر کەمە زۆر لاوازە. یعنی خۆی ئەمە زۆر قسەمان لەسەر مۆزوعی هۆڵی گەل کردیە کە خەتایەکی گەورە بوو لە کاتی خۆی بەو شێوەیە کۆتاییان پێهینە دەبواە نۆژەم بکرێتەوە لەسەر هەمان شێوازی خۆی وەکو ئاسەوارێک بمینێتەوە لە بۆ هەولێر لەبەرەوەی کەوا مێژوەکی زۆر دێرین و پڕ لە یعنی دەتوانم بڵێم هۆڵی گەل قوتابخانە بوو وەکو پەیمانگایەکی هونەری بوو. هەرچی شانۆکار و هونەرمەندی هەولێرەیە لەو شانۆی یادگاری و بیرەوەریان هەیە و ئیشیان کردیە و ماندی بووینە. بەڵام بارحاڵ ئەوە پرۆژەیەک بوو پرۆژەیەکی سەقەت و هەر بە سەقەتیش ماوە ئەو ماوەی 10 ساڵ زیاترە بەو شێوەیە و ئەو خەتایە بە حقەتە ینی حکوومەت بەگشتی بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ئەوە ئەرچیوی بوو دەبواە چارەسەری ئەو حاڵی بکاتن. ئەو هۆڵانی کە ئێستا هەیە نمایش تێدا دەکرێت بەڕاستی مای یعنی لۆمە زۆر شەرمەزاریە چونکە ئەو گروپانەی کە دێن لە لیبیا لە تونس لە مەسر
ئەوان دەزانن شانۆ ئێستا لە چ واقعەکدا دەژی چۆنە و چ ئیمکاناتش تێدایە و چ تەقەنیاتێک لەو شانۆیانە هەیە و چەند بایەخ بە کاری شانۆی دەرێ و بینەر چەند پەرۆشە لە بۆی ڕوو بکاتە شانۆکان بەڵام هیچ چارەشمان نییە ئەوەی کە هەیە دەڵێ بەوە مامەڵە دەکەین دوو شانۆی ڕۆشنبیری جەماوەر نمایش تێداکرێ و شانۆی بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ کە شانۆیەکی بچووکە بە حەقیقەت یعنی ئەو تەکنیکەی تێدا نییە کەوا بەڵام لەگەر ئەوەش کاری شانۆ وەک چۆن لە بیدایەت لە دامەزراندنیەوە بە شێوەیەک خەڵکێکی دڵسۆز ڕازگۆ پەرۆژ بووینە لە بۆ دامەزراندنی ئەو بزاوتە ئەو ڕۆکەش تەحملی ئەو واقع دەکەن و لە هەوڵی بەردەوامیشین کە چارەسەر بکرێ و ئەو فیستیڤاڵە یەک لەو هەوڵانەیە کە لە بۆ ڕێگا چارەی باشە مامۆستاکەواتە ئامادەکاریەکان بە تەواوەتی کراوە و هۆڵەکان ئامادەیە بۆی کە کارە شانۆیەکان بە گروپە ناوخۆیەکان و گروپەکانی دریشەوە لەخۆ بگرێت پێمان بڵێ فیستیڤاڵەکە سبەینی دەست پێکات و ڕۆژی چەند کاری شانۆی نمایشەکرێن و چێن ئەوانەی کە لە سەرەتادا کارە شانۆیەکانیان نمایشەکان گروپە ناوخۆیەکانن یان گروپەکانی دەرەوەن سبەی کاتژمێر بەڵێ وەک پێشتریش ئاماژێک پێکرایە لە پرۆگرامەکە سبەی 20 مانگ کاتژمێر 6 کردنەوەی فیستیڤاڵەکەیە چەند ڕێو ڕسمێک ئامادەکرایە لە بۆ کردنەوەی بە حزوری تەبیعی بینەران و بە حزوری هەموو گروپانەی کە بەشداری دەکەن و دوو سبەی کە دەکات 21 مانگ بە شانۆگەریەکی خۆماڵی دەست پێ دەکرێتن ناوخۆ یعنی نمایشی ناوخۆ دواتر لە دوو شوێن نمایش دەکرێت شانۆیەک بەیانیان لە هین دەبیتن لە بەڕێوەبەلاتی شانۆ و شانۆیەک ئێوارە لە ڕۆشنبیری دەبیتن ڕۆژانە دوو نمایش پێشکەش دەکرێتن هیوادارم کەوا هەم بینەر و هەم هونەردۆستان و هەم خەڵکی خەمخۆری ئەو بوارە هەماهەنگ بن و بەشداری بکەن لە بۆی کەوا بگەنە سەر ئەو حەقیقەتەی کەوا ئاستی شانۆ لە کوردستان لەسەر ئاستێک ئێمەش بەو شێوەیە هیوادارین جاما موسام پرسیارێکی دیکەم ئەوە بوو بەرەستان لە لیژنەی داوەرانان پێم بڵێ لیژنەی داوەران لەسەر چ بنەمایەک هەڵ ئەبژێردرێن و تەنها لیژنەی داوەران کوردن یاخود زمانەکانی دیکەشی تێدایە لیژنەی دادوەران بەئەکیدی خەڵکی خۆمانی تێدایە بەڵێ و من لە خۆم ئەندامم لەو لیژنەیە و خەڵکی بیانیش لە دەرەوە خەڵکەکەن لەسەر ئەو بنەمایە هەڵبژێردراینەکەەوە ئەزمموی کارکردنیان لە شانۆ باری مەعریفیان چەند بەخشیان هەبووە لە بۆ شانۆ ئەوانە هەمووی دەستنیشان کرایە خەڵکی ناودار و ناسرا و کەسایەتین لە بواری شانۆ ئەوانە لە ئەڵمانیایی کەسایەتیە کە ڕەنگە کەسایەتێکی بواری شانۆی ئەڵمانیا و لە مەسر کەسایەتیەک بەشداری دەکاتن و لە عێراق کەسایەتیەک و لە یعنی ئێران ئافرەتێک خوشتێک لە گەرمانە لە شانۆکارانی ناسرا و ئەستێرەکانی ئێرانە ئەوانە هەموو بەیەکەوە هەڵسەنگاندن لە بۆ کارەکان دەکرێتن و هەڵبژاردننی حەبا بڵێین باشترین نمایش هەڵبژاردننی باشترین ئەکتەر باشترین دەرهێنەر باشترین سینۆگرافی ئەوانەی ئەو مفرداتانە خۆ دەزانی یعنی هەموو کارێکی سەرکەوت و مقاومات و بنەمای خۆی هەیە لەسەر ئەساسی معریفەیەکی تەواوی هونەری بەڵێ سپاس بۆ تۆ مامۆستا و هونەرمان سەبا عەبدوڕەحمان لیژنەی داوەران لە فیستیڤاڵی شانۆیی لە هەولێر و بە هیوای سەرکەوتن بۆ فیستیڤاڵەکە بۆ تەواوی ئەو فیستیڤاڵە هونەریانی کە لە هەر شارێکی کوردستان پێشکەش دەکرێت و
ئەبنە هاندەرێکی زیاتر بۆ هونەرمەندان کە کاری هوەری زیاتر بە ئەنجام بگەین. جاڕەوەند بێگومان بەیانیش ئێمە ڕاستەوخۆ یاخود ئەگەر هەرچیەک بێت لە بەرنامەکەی خۆمانەوە لە کورتان مەگەزینەوە نمایشەکەین و پیشانی ئێوەی بینەرانیین بە هیوای سەرکەوتن بۆ فستیڤاڵی شانۆیی لە هەولێر.